سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانە دەستانی کرێکارێک لە شاری بانا، دادگایکردنی کاروان شاهی پەروانە بە تۆمەتی محاربە لە ورمێ، دەست بەسەرکردنی سێوان ئیبراهیمی لە شاری سنا، نیگەرانیەکان سەبارەت بە دۆخی تەندروستی سامان یاسین، بردمانی چڕی بناری قەندیل لەلایەن دەوڵەتی تورکیا، مانگرتنی خاوەن ماشینەکانی جادەسازی و شۆفێرەکان لە یاسوج، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی خوێندکاری و مانگرتنی بەندکراوێکی سیاسی لە زیندانی ئێڤیل. درێژە هەواڵەکان. گیانەدەستانی کرێکارێک لە شاری بانا. ڕۆژی چوارشەممە 13 پوشبەر کرێکارێکی خەڵکی بانە بە ناوی عومەر سەجادی بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانی لەدەستا. عومەر سەجادی کە پێشتر پیشەی کۆڵبەری بووە و بۆ دابینکردنی بژێوی ژیان ڕووی لە کاری کرێکاری کردووە، ڕۆژی چوارشەممە لە کاتی کارکردن بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی بەرگرتووی بووە و گیانی لەدەستاوە. شاینی باسەکە و کرێکارە خێزاندار و باوکی دوو منداڵ بووە. دادگایکردنی کاروان شاهی پەروانە بە تۆمەتی مەحاربە لە ورمێ. ڕۆژی سێشەممە 12 پوشبەر کاروان شاهی پەروانە بەندکراوی سیاسی تەمەن 25 ساڵی ڕاگیراوە لە بەندیخانەی شنۆ لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ورمێ بەبێ ئامادەبوونی خۆی بە تۆمەتی مەحاربە دادگای کرا. سەپاندنی دووبارەی تۆمەتی مەحاربە بەسەر ئەو بەندکراوە سیاسیە لە حاڵێکدایەکە ناوبراو پێشتر لەو تۆمەتە بێبەری کرابوو، بەڵام لەم دوایەنەدا لە ژێرگوشاری ئیدارەی سەعات جارێکی دیکە دۆسیەکەی کراوەتەوە. کاروان شاهی پەروانە لەگەڵ 6 دەست بەسەرکراوی دیکەی شۆڕەشی ژینە لە شاری شنۆ بە مەحاربە تۆمەتبار و دوای 18 مانگ لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ورمێ لەو تۆمەتە بێبەری کرابوون. شایانی باسەکە ئەو 6 بەندکراوە بە چەند شێوەی دەستکرد لە سێجار ئەجراون. دەستبەسەرکردنی سێوان ئیبراهیمی لە شاری سنا. ڕۆژی چوارشەممە 13 پوشبەر سێوان ئیبراهیمی مامۆستای زمانی کوردی و ئەنجامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین پاش بانکێش بۆ دادگای سنە دەست بەسەر و بە مەبەستی تێپەڕکردنی سزای 8 مانگ بەندکران بۆ زیندانی سنا ڕاگوێزرا. ڕۆژی دووشەممە سێوان ئیبراهیمی بە دوای تەواوکردنی ماوەی 1 ساڵ بەندکرانی بە تۆمەتی تێکداری نەزمی گشتی لە زیندانی سنا ئازادکرابوو. ڕۆژی یەکشەممە 3 پوشبەڕی 1403 حکمی 10 ساڵ بەندکرانی ناوبراو بە تۆمەتی پێکەنانی گروپ و دەستا بە مەبەستی تێکدانی ئاسایشی وڵات لە دادگای پێداچوونەوە هەڵوەشا و ناوبراو لە تۆمەتە بێتاوان ناسێنرا. هەروەها سزای 1 ساڵ زیندانی سێوان بە تۆمەتی پرۆپاگەندا دژی نیزام بۆ 8 مانگ زیندان کەم کراوەتەوە. نیگەرانیەکان سەبارەت بە دۆخی تەندروستی سامان یاسین. ئەحمەد ڕەزا حائری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزڵ حەساری کەرەش ڕۆژی چوارشەممە 13 پوشبەر لە نامەیەکدا سەبارەت بە دۆخی تەندروستی سامان یاسین هۆنەرمەندی بەندکراو لەو زیندانە هۆشداریدا. لە نامەکەی ئەحمەد ڕەزا حائریدا ئاماژە بە دادگایکردنی نادادپەروەرانە و ناڕوونی چارەنووسی دۆسیەکەی سامان یاسین، هەروەها چەند جار ئەشکەنجەدانی و بەندکراوە لە نەخۆشخانەی دەرونی و زیندان کراوە. ئەو بەندکراوە سیاسیە سەبارەت بە دۆخی تەندروستی سامان یاسین هۆشداری دەداتە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و دەستگای قەزایی کۆماری ئیسلامی و داوای ئازادی بێشەرت و مەرجی دەکات. بردمانی چڕی بناری قەندیل لەلایەن دەوڵەتی تورکیا. ڕۆژی چوارشەممە 13 پوشبەر پەرزایەکانی دەوروبەری شاری پێنگجوێن لە هەرێمی کوردستان لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە چەند جار بردمان کرا. بەپێ راپۆرتەکان هێرشەکانی تورکیا تا نیوە شەوی چوارشەممە درێژێ هەبووە و بناری قەندیلیش بە چڕی بردمان کراوە، بەڵام ڕێژەی زیانە مادی و گیانەکانی هێشتا ئاشکران نەکراوە. شاینی باسەکە ئەرتەشی تورکیا هێزێکی زۆری سەربازی لە هەرێمی کوردستان جێگیر کردووە و کارناسانی سیاسی باس لە ئامادەکاری تورکیا بۆ هێرشێکی گەورە بۆ سەر پەکەکە دەکەن. مانگرتنی خاوەن ماشینەکانی جادەسازی و شۆفێرەکانی لە یاسوج.
خاوەن ماشینەکانی جادەسازی و شۆفێرەکانیان لە شاری یاسوج ڕۆژی چوارشەممە 13 پوشبەر بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ئەزبایەخنەدانی بەرپرسانی دەوڵەتی بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. خاوەن ماشینەکانی جادەسازی و شۆفێرەکانیان ماوەی چەند ڕۆژە دژ بە بڕینی پشکی سوتەمەنیمانیان گرتووە و دەڵێن بەهۆی نەبوونی سوتەمەنی لە کار و ژیان کەوتون و دەوڵەت لە جیاتی کەمکردنەوەی هەزینەکان نرخی سوتەمەنی بیمە و پارچە یەدەکی ئۆتۆمۆبیلی بردووەتە سەرەوە. قەتڵی گەنجێکی دیکە لەلایەن پۆلیسی بەندەر عەباس. ڕۆژی 9 پوشبەر گەنجێکی خەڵکی بەندەر عەباس بە ناوی ڕەزا عەلی میرزایی تەمەن 22 ساڵ پاش دەست بە سەرکران لەلایەن هێزە ئینتیزامیەکان و ئەشکەنجەدانی لە زیندانی ئەو شارەگیانی لەدەستا. ڕەزا عەلی میرزایی پاش شەڕ و مەرافە لەگەڵ هاوتەمەنێکی خۆیدا لەلایەن کەڵانتەری حەفدەی بەندەر عەباس دەست بەسەر و بۆ پاسگا گوازراوەتەوە. لە نێو کەڵانتەریدا لەگەڵ مامورانی ڕژیم بووەتە دەمەقاڵەیە و دراوەتە بەر لێدان و مامورانی ڕژیم ئەو گەنجەیان بەبێ چارەسەرکردنی برینەکانی ڕەوانەی دادگا کردووە. بە فەرمانی قازی ڕەزا عەلی میرزایی ڕەوانەی زیندان دەکرێت، بەڵام پاش 2 سەعات مانەوە لە زیندان باری تەندروستی تێکەچێت و گیانی لەدەست ئەدات. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 چالاکی خوێندکاری. خەشایار سپیدی خوێندکاری زانکۆی هۆنەری تاران و مۆتەهەرە گونایی خوێندکاری تەعلیقکراوی زانکۆی زانیاری پزیشکی تاران هەر یەکە و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندان مەحکوم کراون. بە پێڕاپۆرتی شۆرای سنفی خوێندکارانی ئێران، خەشایار سپیدی خوێندکاری دەرکراو لە زانکۆی هۆنەری تاران بە بیانووی پشتیوانیکردن لە توماچ ساڵحی پەروەندە سازی بۆ کراوە و دەستگای قەزای ڕژیم سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپاندووە. ناوبراو پێشتر بەهۆی ژەنینی موزیک بۆ یادی ئارمیتا گەراوەند و کیان پیرفەلەک دەست بەسەر و لە زانکۆ دەرکرا. لەلایەکی دیکەوە مۆتەهێرە گونایی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. ئەو خوێندکارە پێشتر بە بۆنەی بەشداری لە ناڕزایەتیەکانی شۆڕەشی ژینە تەعلیق کرابوو. گیانەدەستانی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە خاش. ڕۆژی چوارشەممە 13 پوشبەر هێزەکانی ڕژیم لە سنووری ڕووچەکی خاش تەقیان لە ئۆتۆمۆبیلی سوختبەرێک بە ناوی نور محەممەد بەراهووی کرد و کوشتیان. بە پێ راپۆرتی حاڵبەش هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقیان لە ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەرە کردووە و نور محەممەد بەراهووی بەهۆی بەرکەوتنی فیشەک دەست بە جێگیانی لەدەستەوە. مانگرتنی بەندکراوێکی سیاسی لە زیندانی ئێڤین. کازم عەلی نەژاد بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین ماوەی 6 ڕۆژە لە ناڕزایەتی بە بێبەریکردنی لە دەرمان دەستی داوەتە مانگرتن لە خواردن و گیانی لە مەترسیدایە. کازم عەلی نەژاد ڕۆژی 29 خەزەڵوەری 1402 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و پاش 1 مانگ بۆ بەندی چواری زیندانی ئێڤین گوازرایەوە. ئەو بەندکراوە کۆسایەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لە پەروەندەیەکی هاوبەشدا لەگەڵ 10 بەندکراوی سیاسی دیکە لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکان بە 5 ساڵ زیندانی تەعزیری، بە تۆمەتی تێکدانی یاسایشی وڵات بە 5 ساڵ و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. کازم نەخۆشی شەکرە و جگەری هەیە، بەڵام بەرپرسانی زیندانی ئێڤین ناوبراویان بەن قەز لە دادڕاگەیشتن بە جەرمان بێبەش کردووە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە. دووە هەواڵ دەست بە سەرکردنی 8 سووری بە تۆمەتی جەنایەت دژی مرۆڤایەتی لە ئەڵمان و سوید. بە پێ راپۆرتی مێدیاکانی ئەڵمان 5 شارۆمەندی سووری لە ئەڵمان و 3 سووری دیکە لە وڵاتی سوید بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەوڵەتی بەشار ئەسەد و جەنایەت دژی مرۆڤایەتی دەست بەسەرکراون. بە وسەی دەفتەری دادستانی فێدراڵی ئەڵمان 5 کەس لەو 8 تاوانبارە بە ڕەگەز فەلەستینی بوون و لە سەرکوتی وەحشیانەی ناڕازیان لە شاری یەرموکی سووریا لەگەڵ دەوڵەتی بەشار ئەسەد هاوکاریان کردووە و دەستیان لە کۆمەڵکوشکردنی خەڵک لە ساڵی 2012دا بووە.
شانی باسەکە ماوەیەک لەوبەر دادگای فەڕەنسا حکمی دەست بەسەرکرانی بۆ بەشار ئەسەدیش دەرکردبوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسوود.